ئەم فعلانە فرۆشم دەست لە کەس پان ناکەمەوە مناڵەکانڵێدا ئێمە هیچمانە دەوەرە دانیشە من غیرەتم قبوڵ ناکات جی شانی خۆم سۆفانمە ئینزلاقمە یعنی چیوات لێکات توێگی خانم بێتە بازاڕ و کار بکەیت وەڵی لەبەر ئەو مناڵانم و باوشیان تەندروستی باشی شەکرە و چاوری خوێن و تەقاوتێگەین بە کرێماڵ و کرێکارە کرێکیشن بەڵێ کرێکارە باشە ڕۆژانە چەند پەیادەکی لە ڕێمیشە وڵای ڕۆژانە تا 15,000 ئەو پەڕی ئەو شتانە بسپێن ترێم بەشە دەی بەمەوە بۆ ماڵ هەستە کرد لە ماڵەوە دابنیشیت و بەڵێوەڵا بۆ هێژە و قادرمانش دکتۆر مەنعی کردم لە نەخۆشخانەی چەمی ڕێزاڵێ نابێ بجوڵێ بێ قاچی پلاتینی بۆ دانین ساڵێکی بەڵام لەبەر ئیشەکەت هەرە لەبەر ئیشەکەم هەرە جوڵێم لەبەرەوە دەستپانکردن و جوانی و لە پێش ڕەمەزانش نەم کردو خۆم گوناعبارکەم بازاڕەکەم شایەتمە ئەو دوکاندارە بە زمانی بەڕۆژوە کار بەڵێ وەڵا سەعات 4 بەسم ئمڕۆ 15,000 یاددە هەرم دەبە 15,000 پێ داگەنێمە لە بەرنامی دەستبارەوە هاتوین بەلای بەڕێزت بە هەماهەنگی نێوان پایتەخت میدیا و سەرمایهداری نیشتیمانی کاک حاجی ئیدریس سوورچیە هەستاوە بەم کارە لە ڕێی پایتەخت میدیاوە جا ئێمە ئەوەی کە دەیدەین بە بەڕێزت ئەمە خەڵاتە خەڵاتێکە بۆ ماندووبوونت کە ببێتە دەستبار بۆ بەڕێزت تا ئەوپی بتوانی بەشێک لە پێداویستەکانی ماڵەوەی پێ بکەیتەوە خوێنکاریشمێ لە زانکۆی و پێویستیم بەوەیە بڕا بخوێنێ ساڵانە پارەی خوێندنەکەی ناتوانم لە حکومین نییە لە ئەهلیە خوێنی ئەمە بەڕێزت ئەمە خەڵاتێکە بە هەماهەنگی پایتەخت میدیا و کاک حاجی ئیدریس سوورچی سەرمایهداری نیشتیمانیە جا لێرەوە هەر پەیامێکت هەیە بۆی زۆر سوپاسێکم خوا لێ ڕازی بێ هەموو ساڵی هەموو کاتی هەموو ڕەمەزانی نوێژی تاعاتی قبوڵ بێ لەگەڵ موسڵمانانە